بەناوی خوای گەورە و میهرەبان، جەماوەری خۆشەویستی شاری کەرکووک، کەس و کاری سەربەرزی شەیدان و ئەنفال، حیزب و لایەنە سیاسیەکان. پێش 28 ساڵ لەمەوبەر و لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا خەڵکی خۆڕاگری شاری کەرکووک و هێزی پێشمەرگەی کوردستان دژی ڕژێمی حکوومەتی بەعەز ڕاپەڕین و با ماوەیەکی کەم سەرجەم دام و دەستگا داپڵۆسێنەرەکانی بەعسیان لە دەستی زوڵم و ستەم و نادادی ڕزگار کرد. ئێمە لە کاتێکدا یادی ڕاپەڕین دەکەینەوە کە نەتەوەکەمان بەگشتی و شاری کەرکووک بە تایبەت بە چەندین قۆناغی سەخت و دژواردا تێپەڕ بووە و لە دوای 16 ئۆکتۆبەرەوە حکمی سەپاندنی هێز و تاگڕەوی لە بڕیاردانی ئیداری و سیاسی و تاڵانی نەوت و بادەردانی سەروەت و سامانی کەرکووک و ناوچەکە بەگشتی پێوە دیار بووە. بەداخەوە لە ماوەی 15 ساڵی حکومڕانی کوردی نەتوانرا نمونەیەکی جوانی دەسەڵات پیشان بدرێت بەوەی ململانەی حیزبی و سیاسی و قۆڕخکاری و نەتوانرا خەون و ئاواتی کوردی کەرکووک بەدی بێنرێ و ئەمە جگە لەوەی کە حکوومەتێک لە دوایەکەکانی عێراقیش دژی بەرژەوەندیەکانی کورد بوون لە ناوچەکە و هەمیشە چاویان بە مافەکانی کورد هەڵ نەهاتووە. هەر بەو هۆیەوە زەرەرمەندی یەکەم کوردی کەرکووک بووە. ئێمە لە مەڵبەندی چواری کەرکووکی کۆمەڵی ئیسلامی ساڕۆژی ڕاپەڕین و ئازادکردنی کەرکووک و سەری ساڵی کوردی شکۆتدار دەکەین و لەم سۆنگەیەشەوە ڕای دەگەیەنین کە هێشتا ململانەی ناتەندروستی سیاسی بەردەوامە و تیایدا وڵاتیان بوونەتە چەقی ململانەکە، بەڵام دەرفەتی زۆرمان لە بەردەم داماوە بۆ بەگشتداچوونەوەی گەندەڵی و نادادی و دەتوانین پێکەوە شان بەشان یەکتر و بەیەکڕیزی و کاریاوە بەش و پێکەوە ژیانی ئاشتیانە سەرجەم خواست و ئاوات و ئامانجی کەرکووکیەکان بەدی بێنین و بە هەمووان بڵێن کەرکووک کوردستانی و شوێنی پێکەوە ژیانی هەموو پێکاتەکانە. سڵاو لە کەرکووک و کەرکووکیەکان، سڵاو بۆ گیانی پاکی شەیدانی ڕاپەڕین. مەڵبەندی چواری کەرکووکی کۆمەڵی ئیسلامی 23/2019